ڕەبین ئارازێکێکە لە هونەرمەندە لاوەدەنگ خۆشەکان کە خاوەنی چەند بەرهەمێکی جوانە لە ئێستادا لە کارکردندایە بۆ بەرهەمهێنانی کارێکی نوێ یاخود میوزیک ڤیدیۆیەکی نوێ و پێخۆش بوو کە لە کاتی وێنەگرتنی بەرهەمە نوێیەکەیدا ڤیدیۆیەک تۆمار بکات و بۆ پرۆگرامی کورتسات مەگەزینی بنێرێت. لێبێ خۆشەویستانی کورسات مەگەزین من ڕێڤین ئاراس دەمەوێت لە ڕێگەی کەناڵی کورساتەوە پێتان ڕابگەێنم کە لە ئێستادا خەریکی تۆمارکردنی یەکەم بەرهەمی هونەرین بە ناوی شنەی دەریاوە کە لەلایەن هەردوو هاوڕێی خۆشەویستم ڕازگۆ غەریب و سەلمان سامی کاری کلیپی بۆ دەکرێت کە بەم نزیکانە لە ڕێگەی کەناڵەکانێکی کورساتەوە بڵاو دەکرێتەوە بە هیوای ئەوەی کە بەدڵی ئێوەی خۆشەویست